الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لە کوردستان و لە هەموو شوێنێکی جیهاندا لە بەرەبەیانی جەژنی پیرۆزی قورباندا، جەژنە پیرۆزە لە یەک بەیەکی جەنابتان دەکەم. خوای پەروەردگار ئەم جەژنی قوربانە بکاتە سەرەتای دەرگایەکی ڕەحمەت لە ئومەتی ئیسلام بەگشتی و میلەتی کوردمان لە کوردستانی خۆشەویستدا بە تایبەتی. خۆشەویستان، جەژنی قوربان دوو مەبەستی گەورەی تێدایە. یەکەمیان سەربڕینی حەیوان و ئاژەڵی قوربانی، ئەو ئاژەڵانەی کەوا لە شەرعدا بۆ قوربانی دروستن، خاوەن ماڵ، سەرپەرشتیاری ماڵ لە جیاتی خۆی و هاوسەر و تەواوی منداڵەکانی لە ڕۆژانی جەژنی قورباندا ئاژەڵێک حەیوانێک دەکات بە قوربانی بە مەبەست و نێتی ڕەزامەندی خوای پەروەردگار، و ئەو کاتەش کە دیاری کراوە نابێت لە پێشەوە بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک پێش ئەوەی نوێژی جەژن بکرێ قوربانی سەر ببڕێ و حەیوان سەر ببڕێ بە قوربانی وەرناگیرێ، سەدەقەیەکە لە سەدەقات و خێر. ئەبێ کاتێککە ئینسان لە نوێژی جەژن ڕۆیشتەوە و چووە ماڵەوە و خۆر بە تەواوەتی هەڵهات، ئەو کاتە حەیوانی قوربانیەکەی سەر ببڕێ بە نێت و مەبەستی ڕەزامەندی خوای پەروەردگار. حەیوانی قوربانی خێری زیاترە لەوەی کە تۆ پارەکە ببەخشی. بەڵام ئەگەر کەسێک ئەو پرسیارەمان لێ بکە بڵێ لەم ساڵدا بەڕاستی هەژاری زۆرە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و نەمانی کار و کەسابەت و نەمانی موچە و مەعاش و بژێوی ژیانی خەڵک، ئێمە ئەو پارەی کە دەیدەین بە حەیوانێکی قوربانی بیدێنێ دەستی هەژار و ماڵە هەژارێک باشتر نییە؟ لە وەڵاما دەڵێن نەخێر، ئەو حەیوانەی کەوا بۆ قوربانی سەردەبڕدرێ لە ڕۆژانی جەژنی قورباندا لەم کاتە تایبەتەدا کە جەژنی قوربانە، خێری لە هەموو پارە بەخشینێک زیاترە. بەڵام ئەوەشمان لەبیر نەچێ، تۆ دەتوانی لە جیاتی گۆلیچێکی گەورە بکڕی، حەیوانێکی گەورە ڕەشەوڵاقێک بکڕی، ئەگە بایی 2 ملیۆن دینار بێ، بەرخۆلەیەک بکڕە کەوا لە 6 مانگ بەرەو ژوور بێ، بەرگنەکەی بوو بێتە خوری لە حەیوانی سپیدا، لە ئاژەڵی سپی مەڕدا بەرگنەکەی بوو بێتە خوری، یان سەر و 6 مانگ بێ، وەکو مەسەبی ئەبوو حەنیفە دەفەرمێ بۆ قوربانی دروستە. ئەو کاتە تۆ 200,000 بەمەیان دەدەی. لە جەژنی قوربانە سەری بڕە و قوربانیەکەت جێبەجێ دەبێ 1,800,000 تر کە ماوەتەوە لە پارەی گۆلکێکی گەورەی قوربانی کە بای 2 ملیۆن دینارە، ئەو 1,800,000 بدە دەستی فەقیر و هەژار و پێویستەکانی جەژنی پێپڕ بکەنەوە. ئەگەر کاتەکە گرانی بوو، کاتی قەیران و نەبوونی و بێموچەیی بوو، خەڵکی هەژار زۆر بوو، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو ساتانەشدا مەنعی قوربانی نەکردووە، قوربانی هەر کراوە بەڕێزان. بەڵام فەرموویەتی ئەم ساڵ کەمی خۆتان لێ بخۆن و پاشەکەوتکەن زۆرترینی ببەخشن. خۆ ئەگەر ماڵێک هەژار بوون، ماڵێک دەستکور بوون، بەس توانای حەیوانێکی بچووکی قوربانیان هەبوو، کڕینی مەڕێک بزنێکیان لە توانادا هەبوو، خۆشیان عایلە و خێزانیان زۆر بوو، پێویستیان منداڵەکان بە گۆشت بوو، لە ڕۆژانی داهات و مانگەکانی داهاتوشدا لە ڕووی شەریعەتەوە دروستە هەموو حەیوانەکە بۆ خۆیان بخۆن و بیکەنە سەلاجە و مجەمیدە و پاشەکەوتی لێ بکەن و هیچی لێ نەبەخشن، خوا ئەجری قوربانیەکانی هەر بۆ نووسیون. یان حەیوانێک بکڕن، کۆمەڵێک برا لەگەڵ خوشکەکانیاندا لەگەڵ دایک و باوکیاندا بە یەکەوە بیخۆن و ئەگەر هیچیش نەدرێ بە خەڵک، ئەو بنەماڵە لە نێوان خۆیاندا لە شوێنێکدا بنیشن و حەیوانی قوربانیەکە بە یەکەوە بخۆن و لەسەر سفرەیەک ئامادە بن، خوای پەروەردگار لە ئەجری قوربانیەکەیان هەرکەم ناکاتەوە. گرنگەوەیە تۆ لە ڕۆژانی جەژنی قورباندا حەیوانێک سەربڕی بە نێتی قوربانی و ڕەزامەندی خوای پەروەردگار. بەڵام بەڕێزان، ئایا قوربانیکردن چیمان فێر دەکات؟ ئایا ڕۆژانی جەژنی قوربان هەر بریتیە لەوەی حەیوانێک سەر ببڕی و دەست بکەی بە گۆشت خواردن و دابەشکردن؟ بێگومان فەلسەفەی قوربانی لەوە گەورەترە. فەلسەفەی قوربانی لە 4 خاڵدا کۆ دەکەینەوە، بە کوردی هەروەکو 4 ڕۆژی جەژنی قوربانیشمان هەیە. خاڵی یەکەم قوربانی پێمان دەڵێ
با ماڵی دنیا بکەین بە قوربانی بۆ خۆمان با خۆمان نەکەین بە قوربانی ماڵی دنیا. خوای پەروەردگار بە ئیبراهیمی فەرمووە فەدەیناه بذیبح عەظیم، ئیسماعیل نابێ سەر ببڕدرێ، نابێ مرۆڤ بکرێ بە قوربانی، بە پێچەوانەوە بەرانێکی گەورەمان بۆ نادێ ئیبراهیم لە جیاتی ئیسماعیل سەری ببڕەوە بیکە بە فیدیە. کەواتە هەمیشە مرۆڤ دەبێ ماڵ لە پێناویە بکرێ بە قوربانی، نەک لە پێناوی دەستکەوتنی مادەدا بە هەزاران مرۆڤ وەکو ئەمڕۆ بەداخەوە دەکرێ بە قوربانی. فەلسەفەی یەکەمی قوربانی ئەوەیە تێمان دەگەیەنێ لە زمانی ئیبراهیم پێغەمبەرەوە سەلامی خوای لەسەر بێ وەفەدەیناه بذیبح عەظیم، دەبێ شتە گەورەکان، ماڵە گەورەکان، مادەی زۆر گەورە، پارەی زۆر گەورە، نەوتی زۆر گەورە بە قوربانی مرۆڤ بکرێ. نابێت لە پێناوی دەستکەوتنی مادەدا مرۆڤ بکرێ بە قوربانی و بە کوژ بدرێ و خوێنی بڕژێ. خاڵی دووەم، ئێمە موسڵمان کاتێک کە ساڵانە قوربانی دەکەین ئەبێت لە قوربانیەوە ئەو دەرسوانەیە فێر بین با گۆشتی قوربانی بەڕێزان بدەین بە یەک، بەڵام باتخوا گۆشتی یەکتر نەخۆین، گۆشتی یەکتر نەخۆین بە غەیبەتکردن، چونکە بە نەسی قورئان ئینسان کاتێک غەیبەت واتە پاژملە باسی موسڵمانێک دەکا، برایەکت بێ یان خوشکێکت بێ، ناسراوێکت بێ، هاوڕێیەکت بێ، دۆستێکت بێ، ناسیاوێکت بێ، کاتێک لە پاژملە زەمی دەکەی، بە خراپە باسی دەکەی، باسی فەتەکەشی تێدا بێ وەکو خۆی باسی کەی کە ئەوە غەیبەتە. خوا لە قورئانە دەفەرمێ گۆشتی یەکتر مەخۆن. دەی با ئێمە لە قوربانیدا بە یەکتر دەڵێن نەخێر ئێمە گۆشتی یەکتر ناخۆین بە پاژملە باسکردن و زەم و زەمکاری یەکتر. نەک ئینسانێک دەبینی قوربانی دەکا، هەر ئەو ڕۆژەی کە قوربانیەکەی سەر بڕیەوە زەمی 50 کەست بۆ دەکا لە ماڵەکەی خۆیدا، هەر ئەو ماڵی گۆشتی بۆ دەنێرە زەمیشی دەکا و دووسێ تعلیقیشی بە دوودا دەنێرێ. وەڵام ماڵەکە فەقیر بوون، باش بوو 2 کیلۆ گۆشتم بۆ بردن، خوا لە خێری دەرنەکا فریایان کەوتم. کاکە نابێ. خوا لە قورئانە فێری قوربانی کردین بۆی گۆشتی قوربانی بدەین بە یەکتر، نەک گۆشتی یەکتر بخۆین بە زەم و زەمکاری و قسەی ناشرین و تعلیقدان لە یەکتر و باسی ماڵ و حاڵی یەکتر. فەلسەفەی سێیەمی قوربانی یعنی ئاگادار بە ئەو کەسێک کە قوربانی زۆر بەلاوە گرنگە و لەبارەیەوە دەپرسی، سەیری خۆت کە تۆ قوربانیت کرد، نابێ کەس لە موسڵمانان، کەس لە مرۆڤایەتی بوو بێتە قوربانی زمانی تۆ. خەڵکانێکمان هەیە خەڵک بوونە قوربانی زمانیان، بە زمانی خراپیان بینی چەند ژن و مێردیان تێکدا، بینی چەند دایک و باوک و ئەولادیان تێکدا، چەند هاوڕێی دڵسۆز بە زمانی پیس و بەدی ئەم بوون بە دوژمن لە یەکتر و لە یەکجابوونەوە، چەند شەریک لە یەکجابوونەوە. کەواتە سەیرێکی خۆت بکە لە جەژنی قورباندا. ئایا کەس بە زمانی من بۆتە قوربانی؟ بە جاسووسی تۆ کەس بۆتە قوربانی؟ ساڵانێکی پێشتریش ئێستا خەڵکەیە مناڵ هەیە بە هەتیوی لە دایک بوو، لە زمانی بەعسا فڵان کەس راپۆرتێک جاسووسی لەسەر کرد و لە سێدارە درا، بێسەر و شوێن کرا، ماڵ و منداڵی سەرگەردان بوو. ئایا بە زمانی تۆ بە جاسووسیکردن و راپۆرت نووسین و تەقریری تۆ کەس بۆتە قوربانی؟ کەست بێسەر و شوێن کرد و کردتە قوربانی؟ بە چاوی پیسی تۆ هەیە بە چاو پیسیەکەی خەڵک بۆتە قوربانی، هەیە گەڕەکێک بەدەستێەوە دەناڵێنێ، هەیە خەڵک خۆی لێ دەپارێزێ، ئاهوو هەناسەی ئەوەندە پیسە بەسەر هەموو شتێکە هەڵدە کاڵێ. بەڕاستی کوردەواری دەڵێت چاوێکی پیس و بەدی هەیە. ئایا ئینسان ئەو ناخی پڕە لە حەسوودی و لە ڕێی چاوی پیسەوە دەری دەکا؟ ئایا کەس بە چاوی پیسی تۆ بۆتە قوربانی؟ چونکە خەڵکانێک بەدڵنیاییەوە لە ڕووی ئیسلامەوە ڕاست و دروستە خەڵکانێک دەبنە قوربانی چاو پیسەکان. ئەگە خوای پەروەردگار بە زیکر و ئەوراد و سوڕەتە تایبەتەکان نەمان پارێزێ. ئایا خەڵکێک بۆتە قوربانی جادو سحری تۆ؟ چەند خەڵکەیە موسڵمانیشە بەداخەوە لە ئیسلام حاڵی نەبووە قوربانیش دەکا، کەچی لەولاوە چەند کەس دەبنە قوربانی جادوەکانی ئەو سحرەکانی ئەو نوشتە نووسە ناشەرعیەکانی ئەو ماڵی خەڵک وێران دەکا، ژن و مێر لە یەک دەکا، دۆست و هاوڕێ لە یەک دەکا بە سحر و بە جادو و بە نوشتەی ناڕەوا و ناشەرعی لە ڕێی جن و شەیاطینیەوە. ئایا تۆ لەمانەی بەڕاستی لە جەژنی قورباندا ئینسان ئەگە باسی قوربانی دەپرسێ و حەزی بە قوربانیکردنا ئەبێ لەمانە خۆی پارێزێ. چوارەمیان قوربانیکردن یعنی مسلمان من حەز دەکەم خۆم خۆشحاڵ بم، تێر و تەسەل بم، خواردنی باش بخۆم، پۆشتە و پەرداغ بم، واللهی حەزیش دەکەم تۆی مسلمانی جوابی. قوربانی کاتێک کە لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە دوو کەس قوربانیان کردووە، کوڕەکانی ئادەم، بەڵام یەکیان قوربانی لێ قبول کرا، یەکیان لێ قبول نەکرا. خوای پەروەردگار ئەم باسەمان لە قورئانە بۆ تۆمار دەکا، وەتلو عەلەیهم نەبە ئەبنەی ئادەمە بالحەق إذ قربا قربانا
فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال إنما يتقبل الله من المتقين. دوو کوڕی ئادەم قوربانیان کرد، یەکیان خاوەنی مەڕ و ماڵات بوو، یەکیان خاوەنی کوشت و کاڵ و دانەوێڵە بوو، یەکیان چوو لە باشترین ئاژەڵ و مەڕەکانی خۆی بە دڵێکی پاک لە ماڵێکی پوخت قوربانی کرد، پێشکەشی کرد بە خوای پەروەردگار. ئەوی تریشیان ڕاستە قوربانی کرد، بەڵام نێتێکی پیس بۆیە ئەم قوربانی دەکرد بۆی براکەی لە ناوبەرێ، قوربانی دەکرد بۆی شانازی بەسەر براکەیدا بکە، قوربانی دەکرد حەزی دەکرد قوربانی خۆی قبول بێ و خوای گەورە ئاگر لە ماڵی براکەی بەردا. ها بەڕێزان ئەگەر شەرت نییە هەر قوربانی سەربڕینی حەیوانێک بێ، ئەبێت لە کاتی سەربڕینی حەیوانەکەدا دڵ و دەروونت خاوێن بێ، بڵێ خوایە گیان سوپاس بۆ تۆ کە من ئەم جەژنە تێروتە سەلم خۆم و ماڵ و منداڵم نانێکی باش دەخۆین، وعد و بەڵێم بە دەبێت بە یەک دوو موسڵمان و چوار دەوری خۆشم خۆشحاڵکەم. خوای پەروەردگار ئەوەی کە نێتی خراپ بوو، ئەوەی کە ماڵی خراپ و پیسی دەکرد بە قوربانی، ئەوەی کە حەزی بە لە ناوچوونی براکەی دەکرد، خوا فەرمی قوربانەکەی تۆ قبوڵ ناکرێت. ئەوەی کە بە نێتێکی خاوێن کە بە حەزی سەرکەوتنی براکەی و خۆشی کە بە ماڵێکی پاک و جوان پێ قوربانی پێشکەش کرد، خوا لەویانی قبوڵ کرد. براکەی وتی دەتکوژم، چۆن خوا قوربانی من قبوڵ ناکە؟ وتی برام تۆ ڕەمە بە، إنما يتقبل الله من المتقين. خوای گەورە قوربانی لە ئینسانی متقی قبوڵ دەکا. لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. بەخوا ئەو حیوانی سەری دەبڕن، خوا نە گۆشتەکەی پێویستە و دەیخوا، نە خوێنەکەی بەخوا دەگا، نە پێست و مۆکان و بەرگەکانی مۆکانی بەخوا دەگا، نەخێر هیچی خوا نایەوێ. ولكن يناله التقوى منكم والتقوى ها هنا وأشار إلى صدري. پێغەمبەر سێ جار کە باسی تەقوای کرد ئاماژەی بۆ سەد دڵی کرد، فەرمووی تەقوا ئالێرەدایە، ئالێرەدا. ئەو وەختەی حیوانی قوربانی سەر دەبڕێ بێ ئاگال لە نێتی دڵت بێ، بۆیە نەبێت لە دوایی باسی بکەی خەڵکی نەکوڕە بزانن ئەمسا حیوانێکم کرد بەخێر ئەو گەڕەکە بوژایەوە، باشی ماڵی فڵان کەسیشمدا ئای فڵان کەس فەقیر بوو. لێگەڕە بیست پێرە بەخوا بەم نێتە قوربانی بکەی، یا ڕەبی خوای حەمد و سەنا بۆ تۆ ئەم ساڵ خۆم و ماڵ و مناڵم جەژنێکی خۆش دەکەین، وعد بێ دەبێت لەم خۆشێش بەشی خەڵک دەم. بۆیە قوربانی سونەتە دابش کرێ بەسەر سێ باشەوە، بەشێکیان خۆت و ماڵ و منداڵت بیخۆ و پاشەکەوتیشی لێ بکە بەشێکی. ئەگە حیوانێک 30 کیلۆ گۆشتی قوربانی هەبوو 10 کیلۆی بۆ خۆت و ماڵ و منداڵت لادا، 10 کیلۆی ببەخشە بە دراوسێکانت و هەژارانی گەڕەکەکەت بە تایبەت، 10 کیلۆی سێمی بەشی سێمی بیبەخشە بە دۆستەکانت، بە برادەرەکانت، بە هاوڕەکانت، با دەوڵەمەندیش بن. پێیان بڵێ بەم قوربانی سەربڕین و بەخشینی گۆشتی قوربانیە، بڵێ وەڵڵی چۆن حەزم دەکرد خۆم لە جەژنی قوربانە خۆشحاڵ بم، ئاوا حەزم بە خۆشحاڵی تۆیە. ئەگە بەناردنی کیلۆیە گۆشتی قوربانیش بێ حەزم کردو خۆشێک بخەمە ناو ماڵەکەی تۆ منداڵەکانی تۆوە، ئەو کاتە خوا قوربانیەکە لێ وەردەگرێ. بۆیە بەڕێزان ئاگادار بی، قوربانی هەر ئەنجامدانی شەر نییە، هەر سەربڕینەکە شەر نییە. ئەوەی لێرەدایە کە دڵە پاکی لە بینی خۆت و خوادا، پاچی لە بینی خۆت و خەڵکی خوادا، بەڕاستی ئەوە قوربانیەکەت گەورە دەکا و قبوڵ دەکا. بەشی دووەم کە جەژنی قوربانی پێ جوان دەبێ ئەوەیە جەژنی قوربان وەکو ئەمڕۆ دوێنە کە عەرەفە بوو، ڕۆژی عەرەفە ڕۆژوەکەمان تێداگرت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی صيام يوم عرفة إني أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده أو كما قال رسول الله صلى الله عليه وسلم. دەفەرمێ ڕۆژی عەرەفەی جەژنی قوربان ومێدەوارم بە ڕەحمی خوا کە بیکاتە کەفارەت و لێخۆشبوونی گوناهی ئەو کەسەی کە لە عەرەفەدا بە ڕۆژوو بووە، خوا لە گوناهی ساڵی ڕابردووی خۆش بێ و لە ساڵی داهاتووشی خۆش بێ. یعنی لە ساڵی ڕابردوودا خوا لە گوناهەکانت خۆش بێ و لە ساڵی داهاتوودا ڕەحمت پێ بکات لە گوناه بتپارێزێ. دەی خوای گەورە ئەمەندە لێخۆش بووە بە یەک ڕۆژ، بە یەک ڕۆژی عەرەفەی جەژنی قوربان کە تۆ بە ڕۆژوو بووی دوێنێ دڵنیابە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بەڵێنێک خوایە کە پێی داوە خوا لە گوناهی ساڵی ڕابردووت خۆش دەبێ، دەفتەری ئەعمال سپی دەکاتەوە، لە گوناهی ساڵی داهاتووشت خۆش دەبێ، هێشتا نەتکردووە دەتپارێزێ. پێمان دەڵێ ئەی ئیماندار، ئەی ئەو کەسەی کەوا بڕوات بەم ئەجر و پاداشتەی خوا هەیە، دەتوێژێت تۆز لێبوردە بە، دڵ و فراوان بە، دەجەژنی قوربان کە بە جەژنی لێبوردەی و گەردن ئازایی. دەی هەر ئەم بەیانێکی ئێستا گوێ لە وتاری جەژنی قوربانە دڵت فراوان کە بڵێ یا ڕەبی خوایە ئەوەی کەوا لەم ساڵەدا عەزیەتی داوم، ئازاری داوم، ناڕەحەتی کردوم، خوایە گردنی ئازابێ.
ئەزانی بەو گردن ئازاییە خۆت ئیسراحەت پێ دەکەی دەرونی خۆت ئیسراحەت پێ دەکەی لە کۆڵ خۆتی دەکەیەوە ئەوەی کە ڕقل لێتی ئەوەی کەوا ناحەزی پێی کە حەزت بە چارەی نییە کوردەواری دەڵێ لە ناو دڵ تاگرەیەکە کە گەرنت ئازاد کردو و وازن لێهێنا لە کۆڵ دڵی خۆتی دەکەیەوە یەکەم کەس خۆت سوودمەند دەبی دووەم خوۆش لە تۆ دەبووری ڕۆژی لێبوردەیە بابی کەین بە ڕۆژی لێبوردەیی وە ساڵی داهاتوو هەر لە ئێستاەوە بڕیار بدە شەر بێ مەغزەنی دڵم پڕ نەکەم لە ڕقۆقین ئەوەی ئەمڕۆ ڕقم لێبوو یار لەبیر خۆمی دەبەمەوە گەرنی ئازادەکەم نایگەێنمە بەیانی نایگەێنمە شەو وە ساڵی داهاتوش با ئەوە بەرنامەت بێ با تۆش بەر لێبوردنی خوای پەروەردگار بکەوی کار بەدەستانی حکومەت لەم بەرە بەیانی جەژنەدا پێتان دەڵێم ڕوو بکەنە خوای پەروەردگار داوای لێخۆشبوونی گوناهەکانتان بکەن لە خوا ئێستا بەڕاستی فرسەتە لێبوردنێکی گشتی دەرکەن بۆ ئەو کەسانی کەوا چوونە زیندانەوە کە ماڵ و منداڵ و کەس و کار و دایک و باوک و خوشک و برا چاوەڕێیانە کە منداڵە چاوگەشەکانیان حەزیان دەکرد باوکیان لەگەڵیاندا جەژن بکە ئێوەش لەبەر خاتی خوای پەروەردگار لێبوردنێک دەرکەن بۆ ئەو کەسانەی کە لەسەر قەتڵ نەگیراون کە لەسەر تاوانێک نەگیراون جەریمەکەی یەکجار قورس بێ هەڵەیەک لە دەستی ڕوویداوە گوناهێک لە دەستی ڕوویداوە سەرپێچیەکی یاسا لە دەستی ڕوویداوە مستحقە بۆی زیندانی بکرێ بەڵام نەگەیشتۆتە ئاستی کوشتنی خەڵک خوێن ڕشتنی خەڵک تاوانەکە لەو ئاستەدانە لەبەر خاتی خوا و جەژنی قوربان کار بەدەستانی دەسەڵاتداری حکوومەتی هەرێمی کوردستان توخوا لێبوردنێک دەرکەن لەم ڕۆژە جەژنەدا دڵی ئەو خەڵکە خۆشکەن بەڵکو خۆش دڵی ئێوە خۆشکە بەڵکو ئێوەش بەر لێبوردنی خوای پەروەردگار بکەون لەسەر ئەو هەموو حەقەیکەی خەڵکە و لەسەرتانە بەڵکو خوای گەورە بە چاوی ڕەحمەت سەیری هەموو لایەکمانکە لێبوردە بە خوشک و برای مسلمانم لەم ڕۆژی جەژنەدا لەم بەرە بەیانی جەژنەدا دەڵی فڵان کەس بۆ خۆشی نەویستم بۆ ڕقی لێم بوو شکسپیر دەڵێ قسەیەکی زۆر جوانی هەیە شکسپیر دەڵێ ئەگەر خۆشت بووم یان ڕقت لێم بێ بۆ من هەر باشە ئەگەر خۆشت بووم ئەوە هەمیشە لە دڵتا بووم سوپاست دەکەم ئەگەر تۆ منت خۆش ویستووە من سوپاست دەکەم چونکە دیارە هەمیشە لە دڵی تۆدا بووم بۆیە خۆشت ویستوم ئەگەر ڕقت لێم بۆ و خراپەت بۆم هەبوو بیری خراپت لێ کردومەوە دیسان هەر سوپاست دەکەم چونکە لە ناو مێشک و خەیاڵتا بووم ئەگەر لە مێشک و خەیاڵتانە بوومایە بیرت لێ نەدەکردمەوە ڕقت لێم نەدەبوو بەڵام خۆزگە لە مێشکتا نەبوومایە و فکرم مەشغوڵ نەکردایە خۆزگە دڵم خۆش کردایە بەڵام ئەوەشیان خەتای خۆتە برام تۆ بۆچی لە زیاتیەوەی دڵت خۆشکەی بە خۆشەویستی من مێشکی خۆت ئاڵۆز دەکەی بەڕق لێبوونەوە لە من دەی هەر گردنت ئازابێ تۆ خۆت عقوبەبار بووی تۆ خۆت عەزیەتی خۆت و مێشکی خۆت و دەرونی خۆتت داوە من چی بکەم بالای منەوە گردنت ئازابێ باوەکو لە دنیادا تیاچوی بە غەم و مەراق با ناڕەحەت نەبی بە هەڵگرتنی کۆمەڵێک عەزابی خوای پەروەردگاریش ئەمڕۆ تۆڵە بکەوە تۆڵە بکەینەوە بەڵێ تۆڵە بکەوە لە کەسێک کە خراپەی بەرامبەر کردووی بەچی یەکەم بە شەرمەزارکردنی شەرمەزارکردنی چۆن بچم قسەی پێ بڵێم نا بەڕێزم چۆ پێی بڵێ گەرنت ئازابێ جاری وایە ئەم قسەشی بەرەو ڕوومەکە بڕۆل لە جەژنا سەردانی بکە هەدیەیەکی بۆ بەرە گۆشتی قوربانی بەرە بۆ ماڵەکەی دانیشە چکلێتێک چایەک و شەربەتێکش لە ماڵەکەی بخۆ هیچی بەرەو ڕوومەدەوە ڕوود خۆش بێ لەگەڵیا ئەگەر کۆڕۆنا نەبووە تەوقە و ماچکردنەکەشی تێدا بووە با ئامێزیش تێدا بووە باش بوو بەس لەم زروفای ئەوانی ناوێ و خۆپارێزی لێی پێویستە ئالەم کاتەدا ئەو نەفسەی کە بەرامبەر بە تۆ چەند شەیطان پڕی کردبوو ئەگەر زیندوو بێ ئەگەر بەڕێز بێ ئەوێش وەڵڵی هەز بە شەرمەزاربوون دەکا ئای فڵان کەس چەند لە من باشتر بوو چەند لە من گەورەتر بوو قەت تەوەقوعم نەدەکرد ئەم جەژنە بێتە ماڵم قەت تەوەقوعم نەدەکرد لە بەیانی جەژنە تەلەفۆنم بۆ بکە ئەزانی ئەوە باشترین تۆڵەکردنەوەیە لەو کەسی کە ڕقی لێت بووە کە حەقل لە سەرەتی بەڕوویەکی خۆش بە دەم و چاوێکی گەشت بە دەنگێکی ناسک و ئارام بە تەلەفۆن بێ بە چوونە ماڵ بێت جەژنە پیرۆزەی لێ بکە باسی ڕابردوومەکە بڵێ ئەگەر پێویستیەکەت هەبوو من لە خزمەتتام هەر برای جارانین هەر خوشک و برای جارانین بەم شێوەیە تۆڵەی لێ دەکەیتەوە بە شەرمەزارکردنی بە بێ ئەوەی وشەیەکیش بەکاربێنی دووەمیان بەوەی کە خۆت چاکە ئەگەر خەڵکێک زەمی کردو تۆ خۆت خراپ بووی تۆڵیان لێ بکەوە خۆت چاکە خۆت وا چاکە و بگەڕێەوە سەر ڕاستە شەقامەت جوانەکە ئەخلاقە بەرز و پەسەندەکە فڵان کەس بوایی دۆ خۆی تەریق دەبێتەوە تۆ ئەوەنی کە ئەو باسی کردو و دیعا و خراپەی بەرامبەر بە تۆ بڵاو کردوتەوە زەمی خراپی کردووی سێمیان بیدە بەدەست خوای پەروەردگار ئەگە هەر دڵت پانابێتەوە تۆ خراپەی بەرامبەر مەکە
تۆ زەممی مەکە، تۆ بوختانی بۆ مەکەوە، تۆ غەیبەتی مەکە، تۆ ئازاری مەدە، تۆ ماڵی مەخۆوە. ئەو خیانەتی کردو تۆ خیانەتی لێ مەکە، بیدە دەست خوای پەروەردگار. مرۆڤەکان هەمووی دەبێت سوپاسیان بکەیت. مرۆڤ چاکەکان خۆشیان پێبەخشیوین، مرۆڤە خراپەکان ئەزممویان پێبەخشیوین. ئەوەی خراپەی لەگەڵ کردووی بۆت خراپ بووە، ئەگەر دژیر و عاقڵانە بیر بکەیتەوە ئەزمموونێکی لە ژیانە پێشکەش کردووی. چوارەمیان ئاگال لە خۆت بێت تۆڵە لە خۆت مەکەوە. خەڵکێکەیە لە جەژنا تۆڵە لە خۆی دەکاتەوە، ئەوەندە ڕقی لە فڵان کەسە، ئەوەندە بیری لێ دەکاتەوە، جەژنەکە لە خۆی تاڵ دەکاتەوە، تو تۆڵە لە خۆت کردەوە. لە جیاتیەوەی بە حساب تۆڵە لە بەرامبەر بکەیتەوە، ئاگال لێوێ بە خەم و خەفەت دڵی خۆت مەتەقێنە، تۆڵە لە خۆت مەکەوە. بەڵێ خۆشەویستانم، بەڵێ ئازیزەکانم، ئاگادار بن بەڕێزان، كل مخموم قلبي صدوق اللسان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاریان لێ کرد چێ باشترین کەسە؟ فەرمووی ئەو کەسەی زمانی ڕاستگۆیە، دڵی گەسک داوە پاکردوێتەوە. هەر یەکێک لە ئەوەی بەڕێز خوشکانی بەڕێزم بە تایبەت ماڵەکانتان خاوێن کردوێتەوە و ئیشاءالله جەژنێکی پڕخێر و خۆشی بۆ خۆتان و هاوسەر و منداڵ و بنەماڵەتان دێتە ژوورەکان و ماڵەکانتانەوە. ماڵتان گەسکدا خاوێنتان کردەوە، سڕیتانەوە، پاکتان کردەوە، بەڵام توخوا لەوە زەرورترە با دڵیشمان گەسک بدەین، با ناخیشمان خاوێنکەینەوە، بە ئومێدی ئەوەم کە ئینشاءالله جەژنی قوربان جەژنی پڕخێر و خۆشی بێ بۆ ئێمەی کوردی موسڵمان، بۆ هەموو گەلانی موسڵمان، بۆ هەموو مرۆڤایەتی سەرجەم. هیچی تر مرۆڤ نەکرێ بە قوربانی دنیا، هیچی تر مرۆڤ نەکرێ بە قوربانی بەرژەوەندیەکانی ئەم و ئەو هەمومان لەژێر سایە ڕەحمەتی خوای پەروەردگاردا جەژنێکی پڕخێر و خۆشی بکەین. خوا تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کە، قوربانی لە هەموو لایەکمان قبوڵ کە، ئەوانەی دەستکورت و نەدار و هەژارن یا ڕەبی خوا ساڵانی داهاتوو ئەوەندەیان پێ ببەخشی کە هەموو کەس توانای سەربڕینی حیوانی قوربانی ئەو شەعیرە پیرۆزەی ئیسلامی هەبێ. ئەوەی لەم جەژنەدا لەم بەرە بەیانی جەژنەدا خوایە نەخۆش و لەش بە ئازارە، یا ڕەبی خوا شیفای بەخێری بدەی. ئەوەی کەوا لەم جەژنەدا دڵتەنگ و دڵناڕەحەتە، یا ڕەبی خوا شیفای دڵ و دەرونی بدەی، خوایە دڵخۆشی کەی لە تەنگەشەی دەرونی و نەخۆشی نەفسی خوایە بە دوورمان کەی و شیفای ئەوانش بدەی کە دڵتەنگن. ئەو ژنومێردانی ناکۆکن خوایە بە گەورەی خۆت ئیسلاحی حاڵیان بکەی، لەم جەژنەدا ئیسلاحی حاڵیان بکەی، ڕۆڵەکانمان سەلامەت کەی. خوای پەروەردگار هەر کەسێ حەقی لەسەرمانە گردنی ئازابێ، حەقمان لەسەر هەر کەسێکە گردنی ئازابێ، هەر کەسێک حەقی لەسەرمانە خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی، پێش ئەوەی بچینەوە قیامەت و لە دنیا دەرچین گردنی خۆمانی پێ ئازاد بکەین و مافی خۆی بدەینەوە. وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.